تم باش تماشاوان نجا جاردن بو برنامه خواه برنامه مایکی خلی گلک بخیر بن توری ایرو وکو همو هفتین بوری توری که فکریه و د ایروج د بگمان هن پیش هاتین دنج هنه سردان دوام سردان سروک هرما کردستان مسعود بارزانی بود ورا بهدینان پشتی بویرن زاخو لدسپیکا و هفت و مهکو قومی بون که تدا گلک پیش هاتین تولیه فات بونه روجبه ایروجی مسعود بارزانی دوه سردان دورا بهدینان کر ایرو گلک جوین لگل تخوچین جدا جداین دور اساس کر و گلک راس پازو و گلک بوچون هبون لسر چات که چاله سرکنا پرزگلیکن دوره و به هفراجیان و هفدو قبول کرنا آلین سیاسی و جواکی و اولی و پیکاتین نتوین دوره هر ایرو لسوریا جی که لشامه پایتخت سوریا دو تاقین چه بون بسد میوان دو تاقین به دهان کس هاتن کشتن و به دهان نجیک بریندار بون اوه گرین ترین بویرن ایرونه و هینجی دکارن هر بابتو که هر پیشنیاره که وهبه هین بخوازن آخفنه لسرکن به گمان ده چارجوه تواری ایرو تواری فکریه آنکو هین خوب بابتی دست نشان دکن و هین خوشی دکارن آخفنه لسر بکن بچون خود نشان بدن تواری امرومان بارزان تواری کراویا ایوه هر بابتو هر پیشنیاره کتن هبیت وانن لتواری امرو ده لبرنامه امروی مایک خلیک بگینن روناک یکم پیوندی روناک لکس نزام باشید زور سپاس باشی را برای دکم زور سپاس جیان توری ام ایواره لسر چی بگید تواری کراویا تو پید باشه لسر چی قصب کی تو چه بر بابت که ته پیشنیاره که ته فرمو والله لسر روشی استای کردستان و عراق بله فرمو بله من للاینی خو مواد داوا لجنابی سروک برزانی دکم که بون روش آلوزی استای که قیرانی ام قیرانی کیساتی کوتوین بقلو ببید لا کوتن داوای کنگریشی نشتیمانی بقلو بکات لهمو کتل سیاسی کان بو اوی زیاتر عراقی ایمان نشویت همو اشتکانی لدد جنابی سروک ورزانم اتوانیت بیکات اگر به دنیایی و ملت همو یک ریز بیت و یک ریگا بگریت بر بو سرکوتنی کردستانش و عراقی چی پیشکوتو بن که فراوان باشتره لو آوازی که ایساتی کوتین وارزانم اوان تی باشتره اگر همو لایق با پیشنیارەکانی جەنابی سەرۆک کوردستان زەرد ناکات و هەم کتلە سیاسەکانی کوردستانیش و عراقیش بەتایبەتی بەڵێ ئاڵێمە لەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش کاگەکار هەموو کاتێکت زۆر سپاس بەڕاستی ئەمڕۆ لەبارەی کرێکارەوە قسە بکەم چونکە کرێکاری ئێمە زۆر داماوە وەکو خۆشتان نەزانن کرێکاری ئێمە غەدرێکی زۆر گەورەی لێکراوە بەڕاستی هەموو شتێک ئەکرێت بۆ هەموو کەسێ بەڵام بەڕاستی بۆ کرێکار ناکرێت ئەوە تاکە ئەبینیم بچۆرە لای مزگەوتی گەورە ئەو هەموو کرێکارە ئەبینی هەمووی بێکار هەمووی بێ معیشەتی ژیان گەنجی وە ئەبینی بەڕاستی کرێکاری ئەکا بەڕاستی هەر لە تەمەنی ئەوانە یاخود پیرەکانی ئێمە هی ئەوەن کە لە ماڵەوە دابنیشن هیچ کارێک نەکەن بەڕاست پێویستە حکومەت بیمەی بێکاریان بۆ ببڕێتەوە قەیچەکە بامایی سێگەڵیان بۆ ببڕێتەوە بە ئەو کرێکارانە تۆزێ ئیسراحەتکەن هیوایە کرێچیە معیشەتی ژیانی بۆ ناڕوات بەڕاستی کە کرێکار بێ جاران ئەو بینی کە خەڵک دوای کرێکارەکە و بەڵام ئێستا دنیا عکس بۆتەوە ئەبینی کرێکار دوای خەڵک ئەکەوێت کە ئەچیتە بەردەم مزگەوتی گەورە کارێکە ئەبێ بەڕاستی کرێکارەکەیە پەلماتەیە ئەڵێ من ئیشەکەم ئەگەر بە ڕۆژی بە 25,000 ئیش بکە ئەو لەلای ئەو کەسە ئاڵێن بە ڕۆژی بە 20,000 ئیش بۆکەم بەس لەبەرەوەی بیبات و معیشەتی ژیانی پێ بەڵێ ئاڵێخان بەڵێ سپاس ڕێبین لە شاری سلێمانی کاک ڕێبین بەڵێ تەماشاوان نجا وەکو گوتی تەوەرە ئیرۆ تەوەرەکی فەکریە و ناوەوی تەوەریدا هەر پێشنیار و هەر سەرنجەکەەوە هەبیتین بخوازن بگەێنن هێن دکارن سەرنجەخوا بگەێنن هەروەسا دە ئیرۆدا گەلێک بویەر یەن پێشات هەبوون تایبەتی سەردانە سەرۆکی هەرێما کوردستانی بۆ پارێزگا هەدووکێ بۆ دیداچوونە ئەوەی کڕیزە کو لدەستپێکا vê me hê li devera behdînan li bûyerên zaxo û pêşhat geştine di hûkê û semêlê û qasrûkê jî çêbûn û gelek rewş tevîlî hev kirbû ev duhem care li piştî van pêşatan Serokê Herêma Kurdistanê seredana devera behdînan dike ji bo şipandina rewşê û dîvçûna rewşê û gelê li jin hatine pêkînan ji bo ku rewş bête çareserkirin û mîkanîzmê çareserkirina rewşê bi çi awayê be
بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا حەجی لە زرار. الو بەڵێ چاوانی باشی زۆر سوپاس. باوکی زنال شلات زیبا ئاها ببورە باوکێ بابێ زرار لە شێلادزێ گەلێک خۆشحاڵین. با سپاسی برنامه وقتم سوپاس بوتە. بو در بای بازانه راستی از حق ملت خود خود پشک داری بید در جناب سعودی های کاریا جناب سعودی بگن آستی شخص گمتنه يعني بدنا نتواصل يعني بو عراق بو تركيا بو ايران يعني از حق يعني ملت خود از از ازدهاش يعني هاي كاريا بگن يعني دو شرکه دو يعني تشجيري يعني بملت بکنن. بدیت ناتە وەکوتت بێژ هەیەها چ ئالیێندن یەت کوردستانیان چ لاینە دیە تایبەت چ کەساتکە پشگیریە داخوانی نەکەنەوە بتنێ بۆ یەوەکوتت بێژی از ببین يعني بحث كان يعني بتكون بدو تدا بشكل يعني دست كان دست دا يعني ده بدي راسه يوقف بين كان نخشه ام حس كان يعني ام بلاد كنت يعني برو بذلك يعني حزب بجابتا صديان سربوزاني بشكل ده كومبينا ده يعني ده اجدن لو ملم التيمه ده شيء بده بەڵێ سپاس محەممەد لە باینجان. بەڵێ کای محەممەد دەستخۆشی بەرنمەکەتان لێکم زۆر سپاس. دەستخۆشی لە یەکەی بە یەکە کارمەندی کارامەتانەکەم بەڕاستی تەلەڤیزیۆنێکی زۆر پێشکەوتووە بەقەدەر حیزبێ لە حیزبە کوردیەکان شۆڕشەکەات. زۆر سپاس. وەڵام من ئەمە لەسەر تەوەری پێشمەرگە قسە بکەم ئەوشەوە بریکاری وەزیری پێشمەرگە دەرچوو بۆ ئەیوت موچەی پێشمەرگە لە نێوان 700 بۆ 800 هەزارە لە هەرێمی کوردستان ڕێزم هەیە بۆ قسەکانی بە زوانیە ئێمە لە فەرماندەی هێزەکانی پشتیوانی دووەمین بە ژمارەی سیارە لەسەر وەزارەتی پێشمەرگەین بە کتاب لەسەر هێزەکانی هەفتاین موچەشمان لەسەر هێزەکانی هەفتایە بەسەر وەزارەتی پێشمەرگەیە. بەڕاستی ینی جوندیەکمان کە تازە دامەزرێ 450,000 وەرەگرێ 8 ساڵە ئێمە تەدریبەکەین ڕۆژانە تەدریبمان هەیە ئیترەوە مەجاریتیان نیە اینجا هەلویستم تۆرە قسە بکەم. بەڵێ دانا لە شاری سلێمانی ئەم کاتە باش هەموو کاتێکێت بەڵێ کایدان فەرموو زۆر دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم بۆ کەناڵی NRT بەڕاستی کاکە کەناڵ بووە کە لەسەر موچەی پێشمەرگە و لەسەر خەرجیەکانی پێشمەرگە کە زۆر داکۆشی کردووە بە بەردەوامی. بەڵێ و دەستخۆشیتان لێ دەکەین بەڕاستی موچەی پێشمەرگەش دوێنێ ڕۆژی پێنجشەممە لە فەرماندەی گشتی موچەی پێشمەرگەوە جیا دەستخۆشیتان لێ دەکەین بەڵام زۆر بە کەموکوڕی و زۆر بە نەعەدالەتی. بەڵێ و ئەو قسانی کاگەنووری عادی عوسمانیش کە دەڵێن موچەی پێشمەرگە 700,000 موچەی پێشمەرگە کە 700,000 نییە یان 800,000. تۆ پێشمەرگەی کاکێ دانا من بڵێ موچەکە چەندە؟ 354,000 دینار بۆ 538,000 دینار. بە گشتی ینی زیاتر لەوە هیچ مخەساتەوە هیچ پارێکی دیکە وەرنەگرێت؟ نە مخەسەسات نە دەرماڵە نە مەترسی نە خطوڕەتی شتێکم نیە نە خواردن هیچ شتێکم نیە تەنها سەر بە کام شوێنی لەسەر بە کام فەرماندەیی یەکەی هێزەکانی حەفسە. بەڵێ ئیتر زۆر دەستخۆشیان لێ یەکەم و بەڕاستی تاکە کەناڵ کە داخۆچی کردووە لە مادی پێشمەرگە من دەڵێم NRT بۆ دەستخۆشیان لێ یەکەم و زۆر سوپاس دەکەم. سوپاس کایدانا لە شاری سلێمانی سوبحی لە ئاکرێ دیگەلمەیە. الو مرحبا سەرچاوەکای سوبحی کەرەمکە چاوانی باشی زۆر سوپاس. بەڕاستە بەرە معاشی خاستی ئەگە دەنگە تەلەڤیزیۆنەخوای کێم کە کای سوبحیدا باشتر من هاشتا بیت. کەوتیەوە معاشی نەخاستی بەڵێ 330,000 مازر گەرە مەغدوری وجاء سبرت خدينو على قبك بوج قالك المستشفى اكري قالوا تبقى موظفي الوري فرمانبري بله هذا خدمه عشان في فروسي زورا اذا كان صلت الوري فرمانبري كاك صبحي خديها اودي زروسي ملك صبحي بدارين جيم بيواني دار تندرستي الاكري هايدري روشاتا و برزگيره كتبن بيستون لهوليره ولا قلمانا كاك بيستون ام كاتو باش ام كاتو باش بلا باش شون زور سپاس فرمو كاكا براستي تاكا كنال مكا بتايبتي بيشمرگه بتواني سكالاي خود لقيو بله
ئێمە وەکو ئێمە پێشمەرگەین سەر بە زێرەوانین بەڵام موچەوە شتێکمان ئایدیەکەی پاسە لەم ئەم معاش زیادەکتر پێشمەرگەی بەفیتمان 400,000 وەرەگرێ ئەوی 150,000 ختورەیە 250,000 معاش وەردەگرێت 150 ئەم زیادەیە بە هیچ شێوەیەک دەڵێن شمولتان ناکات دەمێک دەڵێن دەبێت کەمتانکەنەوە دەمێک نازانم دەڵێن دەبێت تەجزیب بکەن هەر دەمێک بە شێوەیەک یعنی بەڕاستی خۆشمان نازانین ئایدی لایەنێکی بەڵێ کاک ئەحمەد کاکی بێستۆن بێگومان کاک داناش لە شاری سلێمانیە و پێشمەرگەیە کوتی معاشم 500 شتێکە تۆش ئەڵێی معاشێکی من 300 شتێکی کەواتە بریکاری وەزارەتی پێشمەرگە شڵێ کەمترین موچەی پێشمەرگە 700 لە 700,000 بۆ 700,000 کەمتر نییە ئەی مادە معاشەکەی تو ئەوەندە و پێشمەرگەشیت بووم تۆ لێ قسەی تێبینی چیە لەسەر قسەکانی بریکاری وەزارەتی پێشمەرگە برای بەرز من ڕێزمەیە بۆ بەڕێز کاک ئەنوەری حاجی عوسمان بریکاری پێشمەرگە ئێمە موچەمان موچەی ئیسمیمان 250,000 150,000 ختورەمان هەیە ئەمە 400,000 تێگەی پێشمەرگە نین دەڵێن سەر بە زێرەوانی دەڵێ سەر بە ئێمە نین بەس وەکو میلاک لەسەر زێرەوانی ئەکینا موچەمان لەسەر زێرەوانیە زیادە شمولی ئێمەی نەکرد بەڵێ کاکی بێستۆن بەڵێ ئەحمەد لاکرێ دیگەنمەیە کاک ئەحمەد باشم زۆر سپاس کەرەمکە ئەمە لە ناحیە دینارتامە هەندێک بێتگی وان هەیە ئاها تۆ دینارتەی گەلۆ نەها ڕەوشە سەقای ڕەوشە سەرمایە دینارتێ چاوایە قەر عابرا بۆڕانەوە بەس عابرا دێ کەرەمکە سەرنجە خۆ بێژە گەنجۆنی دینار ئێمە پێتوی لە هەیە لە ئینتەرنێتمان هەیە مانیە هیچ تاپان و کەمە نییە خەستی پاوەریمان نییە بەس پێدا هەیە نیڤڕۆ وەکی دیمان ئەگەر نەخۆشێک لە نالی خرێ تقریبان 80 گوند هەیە ئەگەر نەخۆشەکە بیت هاتۆ بەناوەگیرت بەمیریتن یعنی خەستۆ پاوەری 24 ساعتمان نییە بەس هاتۆ نیڤڕۆمان هەیە بەڵێ کاک ئەحمەد لە دینارتێ بێگومە دینارتێ تەماشاوانە نێژان نەحیەکە گرێدای قەزای کرێت دەبێژە مەهێڵان ئینتەرنێتە هەیە نەهانیە و مستەشفامەژی پرزگەرێکاوی هەیە ji ber ku eger kesek li vir nexweş bikeve dibê nakire bêguman nakire jî li wir dîr ew eger pirzgerek zivistanê jî befir bêt li wî gelî ku têda dê naxêrê bêguman dê pirzgereka reke jî bû peyda bît bawkî behrîman legele ێوارە باش baştir bu cenabet شوورەکان کارباشی zor spas لە بۆرەی دوو خاڵ قساکەم ببوون بە نسبەت ناوچەدا بڕاوکان لە کۆماگای کەلەرچی ئێمە کەوەی تقریبا 3-4 ساڵە هیچ کۆبوون بۆمان چا ناکەن ئێمە کە وەختی مادەی سەچوویان دابش کرد مادەی سەچوومان هەر نەگرتووە و هیچ کۆبن بۆماندا باش ناکەن ئێمە 4 خێزان بە یەک کۆبوونێکی هۆیەکەی چییە وەکو تۆ بزانی بەڵێ هۆیەکەی چییە وڵاوەکەی مادەی سەچوو لە مووسڵەوەی لە غێر هەر ئەوانە چای دەکەن تارە قاسمی و جەماعەتی ئەوانە چا دەکەن ئەو کۆمپیوتەری کۆبوونی لە مووسڵ هەگرتیە کە مادەی سەچووی هیچ کۆبوونی بۆ زیاد نەبێت یعنی هیچ بیتاقەی خۆراکی بۆ چانەبێت دووەم خاڵیش بەنسبەت پازین هەتا ئێستا کۆبوونە ئەو کۆبوونە چییە کۆبوونی دۆگەوە ئەربیل ئیش ناکە کۆبوونی ئەربی لە منطقەی بادنان ئیش ناکە ئەو کۆبوونە چییە ئاخر پازین زۆرە ئێمە شەم خۆ پازین کەس بەدەبە نابێتەوە ماڵۆماڵی خۆ بستینەکە پازی زۆر بێت ئیدی سپاس بەڵێ سپاس بتۆش سەردار هەر لە هەولێر لەگەلمانەکەی سەردار باشتر بجەنابێت فەرمۆ باشتر کاک سەردار سپاس دەکەم سپاس بۆ تەورەکەتان کاکە لەسەر ئەو پۆلیسەکانی ئەوەی بەرگری فریاکەوتین هەتا ئێستا کە بەرگری فریاکەوتین هیچ ئەوەکمان موچەکانیان دیارینە داوری هەندێک وەریان گرتی هەندێک وەریان نەگرتێ ئایا ئەوە بۆ کۆتاڵی هەندێک وەرگرتووە هەندێک وەر نەگرتووە بۆ یەکێکی چی ئایا ئێوە بێت بە دۆچین ئەم کێشەتان کردووە لەگەل لاینە بەرگریەکان بەڵێ بەرگری فریاکەوتن لەگە زێرەوانی مقابل ئێستا زێرەوانی وەریان گرت بەرگری فریاکەوتنیش هەندێک وەریان کرد پاسەوانەکان زیاتر پاسەوانەکان بەڵێ کاک سەردار ئێستاکەیتەوە چەند دیارنیە زۆر سپاسستانەکە سوپاس لیزا لە شاری سلێمانی ئەلو ئێوارە باش باشتر لیزا خان بەڵێ دەستخۆشی بەنامەکەتان کاکار زۆر سپاس فەرمۆ بەڵێ کارم لەسەر چ شتێکم قسە بکەم
لەناو خەڵکە بەکارهێنانی چەنووشەیەک کە زۆر من بێزارەکات و خەڵکی زۆر بێزارەکە بەکارهێنانی وشەی کوێر یان شێت بەرامبەر و کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە پێیان ئەڵێن شێت یان بەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن پێیان ئەڵێن کوێر ئەو شتێکی زۆر زۆر ناشرینەکە لەناو ئێمەی کووردا بە عام هەیە ئەگەر کەسێک تەنانەت چایەکیشی بۆ مناڵیان بە جۆرێکی شێوەیەکی بێ دەستیادێ پێڵێن یعنی چەند ماو ناتۆرێکی ناخۆشی لێن تاگلای بێن چاو کوێر شتێکی وای پێڵێن کە جێکەی داخە بووە ئەنی ئەو نەتوە کەوتن تاوەکوکەی لەناو ئێمە بەرگەوەن بێت تاکەی پێش ناکەین تاکەی هەوڵیۆنەیەن کە بە ڕۆشنبیرانە بیرکەینەوە کە ئەوانیش خاوەن هەستێکن بە ئێمە ئەگەر ئەوەخوا ئەندامێکی لە سندونەتەوە دەقاتی ئێمە فکر و زانستیەوە بێن زۆر لە ئێمە دیرەکتر و بەتواناتر بیرکەنەوە. بەڵێ لیزاخان سپاس بێگومان وەکۆ لیزاخان وتی بینە لە بەڕێزەکان هەندێک کەسی خاوەن پێداویستی تایبەتیان بە هەر شێوەیەک نەخۆشیەکان هەیە لە ناو کۆمەلگا پێویستە ڕێزیان لە بگەوە کۆڵاتە پێشکەوتوەکان ئەگەر کەسێک لەمە هەبێ هەوڵەدن هەموو کۆمەلگا بە هەموو تەخۆچینەکانیەوە ئەم کەسە ئەم تاگەوالی بکەنەوە جارێکی دیکە بوو ناو کۆمەلگا بگەڕێتەوە گەلێک جار بەداخەوە بینرێت لەسەر شەقامەکان لە شوێنە گشتیەکان کەسی کێمەندامە ئان خاوەن پێداویستی تایبەتیان هەر مشکلێکی دیکە هەر نەخۆشیەکی دیکەیە هەمویان زیاتر ضغط لەسەرەکەن پێی ڕائابێرن ئەوەندە باسیەکەنی تەرەم کەسەکە کەسێکی زۆر زۆر تەواویش بێ ئیترتێک کە چشێتە بێ لەبەرەوە زۆر گرنگە ئەو کەسی خاوەن پێداویستی تایبەتیە کۆمەلگا هەموو یارمەتی بدا ڕێزی لێ بکرێت لە باوەش بگرێ بە هەموو شێوەیەکی هەوڵ بدرێت کە جارێکی دیکە بکرێتەوە ناو کۆمەلگا ببێتە تاگێکی تەندروست و ساخڵەم بتوانێت لە چارچێوەی کۆمەلگا ڕووی خۆی بۆ خزمەتی گشتی بگێڕێ بەڵێ ڕێباس لە کەرکووکەوە لە گەلمانە کاک ڕێبار ئێوارە باشتر بۆ تۆ باشی براکەم زۆر سپاس بژید وەڵام من ئەمەوێت لەسەر تەوەری کەمەندامانی سەنگەر ئەگەر مەجال لەگە قسە بکەم فەرموو ئێمە وەکو کەمەندامانی سەنگەر لە کەرکووک بەڵێ لە ماوەی 98 بۆ 99 بۆ 2000 خەڵکەیە کەمەندامی سەنگەرە موچەی وەرگرتووە تا ئێستاکە هیچ کێشەیەکی نەبووە بەڵام ئێستا جیان کردوەوە کۆمەڵێک بە حساب ئەمە تایبەتە و کۆمەڵێک ئەمە سەنگەرە ئەوەی معاشی سەنگەرە معاشەکەی زیادەکە بە حیساب ئەوەی کە کراوە بە تایبەت هەر سەنگەری شەو تەعدای لێ کراوە ئەڵێ تۆ موچەکەت زیاد ناکە ئایا من ئەڵێم حکومەتی هەرێمی کوردستان بە هەردوو حیزبی دەسەڵاتدار پارتی و یەکێتی لەسەر خوێنی شەهید و لەسەر کەم ئەندامان ناتونێتە ئەم ئێستیان بەدینەیەناوە بەڵێ کاکرێ بەراکۆتوالێ ئەم جیاوازیکردنا بۆچیە گەێنیتەوەە تۆ بە دوواداچوونی کێشەکەت کردووە لە شوێنە پەیوەندیدارەکان بوو بۆ ئەم کێشەیەوەیە بۆ ئەم جیاوازیە ئەکرێ بە کوتواڵی ئەم جیاوازیە بۆیە ئەکرێ هەر لیژنەدا ئەنێن بێەوەی کەسێک بناسیێ لە خۆیەوە زەربی سفرەکات دەسەر ناوەکەی ئەو کێشەی بۆ دروستەکە ئایا یعنی خەڵک چی بکە بۆ کوێ بچێ بەڵێ کاک ڕێبارۆک و کێمەندامێکی سەنگەر لە شاری کەرکووکەوەیدا هیواداری شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجی تو بێ ناسەر هەر لە کەرکووکەوە بەڕێزمە کاتۆ باش هەموو کاتێکت کای ناسەر فەرموو وەڵا براکەم لەسەر سلفەتەواج بەڵێ ناوچە دابراکان بۆ تایسن نەیگردوتەوە پێمە باشگوڵەکە هەڵمان پێی خۆش ئەگەر ماگرێتەوە نازانم تا چەند ڕاستە بەڵێ کاکی ناسەر ستار لە خەباتەوە لە گەرمانەکە ستارم کاتەوە باش عەلەیکوم ئەسسەلام باشی برای عەزیز ئەحوالت زۆر سپاس هەی تو چۆنی سەرچاوێ من لەسەر مەسەلەی پێشمەرگان بەڵێ ئاگوتم لە بۆ ڕاتبێ لوق و ناوچەکان حەز دەکەن زیاد بکەن بەڵێ ئارە وەڵا ڕجامانەوە معاشمان کەمە 300,000 لەبەر هەندێ لە ئیجاری یعنی دەرنانی بە حەقیقەت ئەی شوێنە پەیوەنددارەکان شوێنە فەرمیەکانی حکوومەت تایبەتی وەزارەتی پێشمەرگاڵێ موچەی پێشمەرگە لە 700,000 کەمتر نییە بوو معاشی تۆکو پێشمەرگە 300,000 ئایا تو سەر بچێ بە زیاد بکەلەوەمان بەڵێ بەڵێ سپاس محسن لە دهۆکە دیگەلما کاک محسین کەرەمکە کاک محسین بەڵێ بەڵێ کاک محسین ئەس گۆداریەتە دکەم کەرەمکە قسمه مەفا پێشمەرگەیەت کوردستانێ تابعێدی وایە بەڵێ هاتانوکە ڕۆپلمە 500,000 نه 600 نه 700 نه 800 وە گوتیان نزۆن دیکۆکەنگی دەنەمە و مەخوف لەتێکی زیدەتر وەرنەگێت هاتانوکە
الجامعة ما كده شفت سليمات كده كيف بدنا ما نودنا ما أمسش خنزوني يعني أم حس آیا چه معامله وکردن گلو و چه فورم پر کردن معامله چه پسیارک بوات که کردن معاش و بیت زیاده کردن یا نه؟ بله ما فورمة زواجي ويا هوية كامل كده بس أو يعني من الدواهات بس ما تدريبنك يعني من الدواهات الدواهات ها بله جماعة ما حسن ما زوني بقدر كان جبت أفرط بما دفت حصة صدود تعيالي وزواجه تنسر بمرون كيف أكاد باكرن ما حسن بالصير بله کایک محسن سرنجا تا گشت سپاس دایک لیا لشهر سلیمانی بله أم كاتو باش همو کاتکت زحمة من بالنسبة لأوسط الجهازاري درماوي مع مستعان وقفتكم بله فرمو لما أوي شاب ريالي قدرت لحكومتي ناوند وكصوت الجهاز درماوي صار فكري بما مستعان بابا عمل حكومتي يرى وبريارة جوراني بسراها أو مع مستعانين قلت لكم مولتيان هي لما كانت لحكومتي ناوند أو مع مستعانين جبتو كمولتيان هي ولا مالو المولتي يكاتيان هي ای بو نگیرتو تا مادام لا حکومتی ناوندیا او گیر ام بریاره جیبه جکرا بلام لرنه والله ليرنا زعما مقارنين بس راهويتي وابزانا مليكتي ما مصاني شوا دعوة برس كراوتو يعني والله متى سهي جوابي كان نبوا اما نوي لم كان عوكي ودا بدالتوني كي بوبكن بله دایکی لی سرنجی تو به تاکید لبرچاوی کین سپاس پوینده کت ابراهیم لهولی روا ابراهيم بله کاک ابراهیم فرمو كاكا ام كاستان باش همو کاتکت زۆر سپاس بۆ کەناڵی NRP بۆ ئەو بەرنامەجوانەی کە هەیەی زۆر سپاس من پێم خۆشە لە جیات NRP ئەم کەناڵە بکەن بە ناوی پێشمەرگە بەڕاستی ئەنگۆ دیفاع لە پێشمەرگە دەکەن ئێوە ئەو شەرەفەتان بە خۆتان داوە بەڕاستی دیفاع لە پێشمەرگە دەکەن دیفاع لە مەزلومیەتی ماف پێشمەرگە دەکەن من پێم خۆشە لە جیات NRP بکەن بە پێشمەرگە ئەوە وەکو پێشنیارێک بۆ من بۆ کەناڵەکە بەڵێ بێگومان ئێمە پێشمەرگێک لە هێزەکانی هەشتا ئێمەش معاشمان وەرگرت دێنێ و پێرێ معاشمان 325,000 ماندنی ئابوونەش دەگەڕنەوە ئێمە لەو لیوانەی کە هەشت لیواکی کە تەشکیل بووە دواتر چوار لیوایکە کە بڕیاری لەسەر درراوە ئێمە لەو چوار لیوانە تا ئێستا معاشماوە نەگرتووە کە بڕیارە مانگی 12 دەبوو وەرمانگردا قەرەبووی 4 مانگی ڕابردوچمان بۆ خراوەوە لەگەڵ هەشت لیواکێکە کەچی بە 150,000ەکە ئەوڕۆ 150,000یاندا پێمان و بۆ شێوەیە دەماخافڵێن و ئەوەش بۆ بڕیارە جێبەجێ نەکراوە وەکو تاڵێ بڕیار بۆ قەرەبووی مانگەکانی چەند مانگی ڕابردوش بێ بکرێ ئەوە دەبێت لە سەرۆکی هەرێم بچین ئەو کە خۆی بە خاوەنی هێزدارەکانی هەرێمی کوردستان زانێ کاک شێخ زەعفەر کاک ئەنوەری عادی عوسمان کە دێنە سەر تەلەڤیزیۆن قسە دەکەن بەڵام بەداخەوانی بۆ شێوەیە نییە من لەگەڵ ڕێزم بۆی ئێمە پێشمەرگەین بۆ هەموو شوێنێک ئامادەین بچین هەر شوێنێک بێ هەر شەڕێک بێت بۆ مەتاڕەکەی لە خلالی سعات 12 شەو بۆیەکی شەو هەر هەموو فەرماندەکان لەوێ بوون کە هێزەکانی 80 لە سلێمانی هاتنە سەرخەت و ینی لە خلالی سعات و نیە و 2 سعات ئێمە هەمومان کە کابرا هەبووە لە حاجۆمەرانەوە گەیوەتە هەولێر لە هەڵشۆوە گەیوەتە شەقڵاوە لە سۆرانەوە گەیوەتەوە فەرماندەی گشتی بۆ هەموو شتێک ئامادە بێ بەڵام بۆ کەس دیفاع پێشمەرگەی نەگری بۆ سەرۆکیارم گوێ لەو کەناڵی ئێوە ناگرێ من هەر ئەوەندە دەڵێم بەڵێ کاکی ئیبراهیم لەولێرە سوپاس باوکی نڤار لە ڕانیا ئەو کاتە باش هەبوو کاتێکت بەڵێ وڵات دەمەوێت لەسەر باسی پێشمەرگە کەم موچەکەمان 325 بەڵێ بەعقەد دوو مانگە ئەجان پێداوین ئەگەڵ دوو مانگە لەسەر یەک وەرگرین معاشیان نەداینێ خورا لە سووری پارتی وەریان گرتووە دووچا وەریان گرتو ئێمە معاشەکان نەداینێ یەک معاشیان داوینێ ئێمە جیاوازی چییە لە بناوەدا ئێمە معاشێکمان بدەنێ و لەوێش دوو معاش لەسەر وەربگرن پێشمەرگە هەیە کە 300,000دا 3
سیاستی یعنی معنای براسی بله باوکی نوار هیوادارین سەرنجی توش گەیشت ببینەرە بەرزەکان وەکو ئەمڕۆ شێوە بینین وەکو هەموو ڕۆژانەی ڕابردۆش پێشمەرگە بەرزەکان زۆرترین پەیوەندیایکەن و گلەی کەمی معاش و کەمی ئیلتیزامە زۆری ئیلتیزامات و کەمی ئیمتیازاتەکەن کە لە ناوچە جیاجەکانی کوردستان لە دهۆک لە سلێمانی لە هەولێر ئەوە لە ڕانیا لە هەموو شوێنێکی پێشمەرگەی تێلەفونەکە و گلەی لەواکە لە کاتێکیشە کە ئەوان ئاڵێن معاشیان زۆر کەمە هەیە 300,000 500,000 600,000 زیاتر نییە ئەی بۆم کێشە هەیە و تا ئێستا کێشە چارەسەر نەکراوە هیواداری شوێنە پەیوەندەرەکان جێ لە و پێشمەرگە بەرەزانە بێت کە ڕۆژانە پەیوەندیایکەن و گلەی خۆیان نەخەنە بەرچاو و بچونیەتی چارەسەرکردن بەڵێ ئیسماعیل لە چوار قوردان بەڵێ گیان باشی زۆر سپاس چاوەکەمی وەڵی زەمان نەبێت چەنداوەکارێکمە وەگا بەڵێ وەڵی من معسکەر سەلام لە فەرماندەیەکیشی داوام دەکەین بەڵێ هەر کێشەیەکێ بێ عشایرێکە بێ پێمە پێشمەرگە دەکەنی ئینزار بەڵام هیچ موچەک ئەمە ناگرێتەوە لەگەڵ نای زیاد بوو ناگەن نەشتەک هەموو تەرریما فولە داما فولە بەڵێ ئەوجار لە سلێمای مزارێک بێ یان لە خانەکەی ناشونە کێشەکە بێ ئێوەی ئەمەی دەکەونی ئینزار و بۆرەکمان دیان دەکەن لەسەر جادەکان بەڵام سێ دەکەیت لە مەعاشە هیچ شتێک ئەمە ناگرێتەوە مادەم ئەو ئیلتیزاماتە زۆرەتان هەیە وەکو تۆڵی بۆ ئیمتیازاتان بۆ دەستکەوتان بۆ موچەتان کەمە وەکو تۆڵی و زیاد ناکرێ والله ئینجا بڵێن چی بەڕێژیان بۆ خوای هەموو جارە هەردەڵێن زیاد دەکەن زیادیش ناکات دامان زۆرە هەفتە بە هەفتەیە جاری وایە بە مانگ دەکەوێت داوام کەس حسابشمان بۆ ناکە بەڵێ کاک ئیسماعیل لە چوار قوردان لە فەرماندەی گشتی وەکو پێشمەرگەی گلەی لە کەمی معاش و زۆری ئیلتیزاماتەکە بینەرە بەرزەکان دوای ئەم ناوبەرە جارێکی دیکە لەسەر تەواری ئەمڕۆ کە تەوارێکی کراوەیە بەردەوامە بین دووبارە سەڵاتان لەبێ بەرەزان تەوەری ئەمڕۆ تەوەرێکی بێگومان تەوەری کراوەیە پەیوەندیشمان لە بازیان پەیوەندێکمان لەگەلە کاکە ئەم کاتۆ باش هەموو کاتێکی کا سەردا فەرموو زۆر سپاس دەکەم مە قوربانە بووم وەڵی من لەباری پێشمەرگە قساکەم چاوەکەم بەڵێ نازانم بریکاری وەزیری پێشمەرگە ئەڵێ لە معاشەکە لە 700 تا 800,000 بوو ئەسڵەن ئەو قسەی هەڕاستی نییە بەڵێ ئێمە لە هێزەکانی پشتیوانی دوین براکەم دەوامان هەفتە بە هەفتەیە یەک ڕۆژ نەچی 15,000 غایب دەدەن مەسەڵەن ئەم هەموو نیزاماتە هەفتە بە هەفتە و یەک ڕۆژ ئیجازەش نادەنێ بە شەرتێت تێدەشتی بە ئیتر نازانم ئەو بریکاری وەزارەت وڵای ئەی باقیوە ئەو لە خودی فڕێدا لە هەمووی باشترە بەڵێ کاک سەردار لە بازیان وەکو پێشمەرگەیەکی بێگومان ئەویشی گلەی هەیە بەڵێ کاک عەلی لە شاری سلێمانی لەگەڵمانە ئەم کاتە باش بێڕێز هەموو کاتێکت کاکانی دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم میوادارم زیاتر برە بە بەرنامەکەەوە کاتی زیاتریشی وەدابین بکەم سپاس فەرموو من ئەمێ باسی دوتەوەرکەم تەوەرێکیان دامەزرانگەکەی مەحافزەی سلێمانی کە بڕیار بوو لەم هەفتەیە گوای هەزار و چەند خەڵک دامەزرێن لەو دایرانەی کە پێویستیان پێدی بۆ نمونە بۆ شۆفێری بۆ کار بزاری بۆ هەندێکی پێویستی ترکەسی ئەمڕۆ لە بەشی ئاماری سلێمانی ڕایگەیان کە گوایە ئێمە ئەو خەڵکانەمان دامەزرانوە لە ڕێگای ئەو دایرانەوە کە پێویستیان پێ بوو ئایا کەسێکە بزانێت چی دامەزران و ئەو کەسانی ئەڵێ ئێمە نامانی وەکو هەوری لە ڕێی فۆرم پڕکردنەوە دێت لەبەرەوەی لەوانێ 50,000 کەس خۆی بنووسیە ئەجا کەسێکە با بەپێی کەیس و بەپێی ئەو پڕکردنەوە ئیسیماری ئەو خەڵکەوە لەو 50,000 10,000 کەسکە یان 2,000 کەس کە پێویستیان بوو دان بنایە نەک ئەمڕۆ لەوانێ خۆشتان جرامیشتان ئاگاتان نێبوو لە ڕاگەاندنەکانەوە کە پیشانیە کە گوایە ئێمە لە ڕێی ئەو دایرانەوە ئەو کەسانە کە دایرەکان پێویستیان پێ بۆ بخۆیان فۆرمیان ناونێ ئایا کەسێ بە دووادار چون کات بۆم دامەزراندنە بەڵێ کاکەلی سەرنجی تۆ گەیشت بەڵێ سوپاس عەلی لە شاری سلێمانی هەوار ئەس باوەرم لاکرێ دێوەڵات باشتر کاک هەوار کەرم کە دەستخۆشیە لە بەڕامێتە بکەم زۆر سوپاس هێویا من بۆ تەناسەر بۆرزانی دەڤەرە بەدینان بەڵێ ببیتە ئەگەرێتێک بە ژیانەکە پڕ ئاشتی
ئازادی و بەختەوەری. کاک هەوارەکە تۆ بە تەلەفۆنێ گۆداریان بکەی باشترە لە تەلەڤیزیۆنێ بەڵکو ئەگەر تۆ دەنگی تەلەڤیزیۆنێ گێم بکەی ئەم دێ باشتر شین مەهاش دەنگێ هەفتوو بەکەرم کە باشە باش دەخوازم من یعنی بۆ سەرک بارزانانی ئەوەیە ئەگەر ڕوویدانی لە کوردستانی ڕوویدات نەویدەمی سەردانە ڕووی دەوەرە بکات بەڵکو یعنی ئەگەر دەڤەرە ئارام بێژی سەردانە خەلکی بکات بۆ گلە و گازن دێت خەلکی کۆچایە بەستیویا من ئەوەژی یعنی کورد بە سەرک بارزانی دژیت ئەگەر بارزایی نەبێت کوردژی نابێت بەڵێ کاک هەوار لاکرێ بێگومان تەماشەوانی نێژە هەر کەسێکی پەیوەندیت کە سەرنجاخوا نیشان بدات ئەو بەرپرسە سەرنجاخوا ئەم ڕێزی سەرنجە هەر کەسێکیژی دەگرین کاک هەوار لە ئاکرێ سپاس پەیوەندیەتە دایکی ئەحمەد لە شاری سلێمانی بەڵێ مەرحەبا سەرچاوم وەڵام من پرسیارم هەیە لەبارەی قەرەبووکردنەوەی دیەکانەوە بەڵێ خۆی هینەکە بەرنامەکە یعنی هەمەچەسن نییە بەڵێ ئەمەیە لەبارەی ئەو هی ناو شار ناکرێتەوە هی ئەو دووکان و شتێکە وەختی خۆی ئینتیفازە تاڵیانیان کرد و نەما هیچیە ها چاندین جار باس لەوە کراوە کە قەرەبووی ئەو کەسانە بکێتەوە کە تەنانە لەسەر دەمی باس ڕاگوێزراون ماڵ و حالیان لە دەستداوە ئەم سوتێنراوە بار و یەک بێ پێویستە قەرەبوویان بکرێتەوە کە پێم وایە لە پەرلەمانی عێراق ئەمە تەزیق کراوە بەڵام لە هەرێمی کوردستان زۆر جار باس لەوای کرێت بەڵام تا ئێستا وەکو پێویست پراکتیزەی ئەمەی نەکراوە بەڵێ دایک ئەحمەد هیوادارین شوێنە پەیوەندەرەکان تایبەت لەسەر پرسێکە تووا لە قەرەبووکردنەوەی لادەکان بە تایبەتی زیان بەرکەوتوەکانی ئەوسا گیان لە سەرنجی تۆ بێ ئەحمەد لە باژارە دووکت گەلمەیە هێوار باش باشتر کاک ئەحمەد چاوانی کاکە کارباشی ئەس باشم تو چاوانی بژی سەرساق بژیت سەر بژی بۆ بیتەوەری و بژیت بۆ ملت بۆ ڕاگاندنا دی قەناتی من عندك پێشنیارەکەی یان پێشنیارەکە ڕایەکە هەکە بختیت بابەتێک سەر مەوضوعێکی بتن یاوە کە ڕایا منە هەکەر بشێن هەندێک یعنی کە وەزیر بێت مدیر عام بتن هەر دایرەکە بتن کە دایرەکە بتن وەزارەتێکی بێت حاضر بتن لە ئەم گل و گازن دی ئەمتکن و هەوەلاتیتکن چ نایە جاب ناسەرەکە حاضر بێت دابڕێکاوی نوێنەری بگاتەوێ وەزارەتی ئەنوێ وەکدا بژن ڕێوەبەریا گشتی ئەوە چکەوە بۆ پێشمەرگا بە هەیڤەکە ئەم عالەمە ئەوتکردن ڕایەک تەناقض هەیە نابێنە ئەگوت ناوان و داخوازاوان نابێنە ڕاگەهاندنی وانە هەگەر مەزان دایرەکە هەرە بێت دایرە مامەدار بێت نفوسێ بێت چیز هەکە بشێن نوێنەرێکی حاضر بکەن گەلێکی جوانە بەڵێ کاک ئەحمەد هەر پرساکە گرنگ کە بێم دیڤداچوونێ بودکەین ما لێ دوانەکە تایبەت یا جێک بریکارێ وەزارەتە پێشمەرگە نوێری حاجە عوسمان هەبوو لەسەر ڕەوشە پێشمەرگە و زۆرترین پەیوەندی بوومەتێن پێشمەرگە لە هەموو دەڤەرێن کوردستانی گازندا کێمیا موچە دیکەن ئەو بێژیت کێمترین موچێ پێشمەرگە 700 کەمتر نییە دەدەمەکەدا کە ئەڤروتە گۆداری کردبیت پێشمەرگە لە دەڤەرێن جودا هەر لە دووەکە حتا خانەقین بگرە دەبێژن معاشێمە گەلێک کێمانی ڤێڕادێنینەوەکۆ بریکارێ وەزارەتی دەستنیشان کردی ئەمجیکی بیدارین هەردوو عالی بزانن کە پرزگیرێک لێکیە و بۆ ئەفتەنا قوڵاتە هەیە وەکو توت بێژی ڕادی کاکەوێتە ویستا وەزارەتە پێشمەرگەی ڕاگەاندنێکی بکردانی ڕاحەکە بتن ئەتمێنانێکی بکردن بۆ فەرماندا بۆ پێشکو پێشمەرگە هەمی دلێوان ڕەحەت بزانێت کەشکێت گرشکێ ناگەت ئان وێچێت کرد و چێت مەشمول شەم لە حەما بکرد یادیجی تەوەری سەر وەضعێمەی کوردستانە ویە خوارێ ڕاکەت و مەجالی دیبرای خۆ بچەکێ بەڵێ هەر لەسا بۆ پێشمەرگەی ئەم دەنگی خۆ ئەمژی گەل پێشمەرگەی چ بکن بۆ پێشمەرگەی هێژا پێشمەرگە چ بکن بۆ و چ شتێکی لەش بێت نەکەم هەکەت بشێ خودباکێ دو ڕۆژاسیاز دیوێت بەرنامەجی بکەی بۆ پێشمەرگەی دا ئەمە ئەمژێ تێر بن یادیژی ڕەوافێربان بلا تەوحید بن یادیژی سەبارەت وەضعێمەی کوردستانی ودی هیزا ماوە وەکی علامێ مدیستی و ڕاگەهاندنە هەر سێ قیادێت مەزن یعنی هەر سێ بناوی کوردی مەزن ئینشاءالله نزیکێک بن ئەمەلا کوردستانت وێڕێ چکە وەضعێمە بێگابێ ئەم ململانە خوارێ تێتەکردنێ بەڵێ کاک ئەحمەد بەڵێ کاک ئەحمەد سەرنجێتە گەیشتن خەڵکێکی زۆر لەسەر لە پەیوەندیت گەرەوەکو پێویستمە دەمداتە گەلێک سوپاس هۆگەرە لە هەولێرەوە کاکی گەرە بەدای لێبورینەوە کە دەمێکە لەسەر هێلی پەیوەندی فەرموو ئەلو کاک کارێوارە باش باشتر بوو جەنابەت زۆر سپاس کاکەکەت دەستخۆشیان بەرنامەت لێ یەکەم زۆر سپاس بەڵێ میشە لەسەر پێشمەرگە قساکەم بەڵێ یەک سیارم هەیە لە بەڕێز بریکاری وەزارەتی پێشمەرگە
بەڵێ زعما و 800,000 تا 100 پێشمەرگەیەک وەریگرتووە بەڵێ بەڵێ ئێمە موچەکەمان 320,000 بوو ئێستا 450,000مان هەیە بەڵێ بزانم ئەو حاڵە چێ وەریگرتووە بەڵێ تاکو ئێستا ئەمە موچەکەمان 350,000 بەڵێ کاک بەڵێ کاک وێگر تۆ وەکو پێشمەرگەیەک ئەڵێ موچەم 450,000 هیوادارین شوێنە پەیوەندەرەکان جێ لە سەرنجی تۆ ئەو پێشمەرگە بەڕێزەکانی پێشتریش بێ کە باسی ئەمان پرسیان کردووە هەواڵە لە باژارێ ئامێدگێ دیگەلمەیە کاک هەواڵ دەم باش باشتر ئەس باشم گەلێک سوپاس کەرم کە سوپاس بۆ کاکە بوو کەناڵێ نۆرتی سوپاس بوتەژی گەلێک سوپاس بۆ تاوەری هەوای ئاوێداجیت سوپاس برام وەک پێشمەرگە بێ قسەکەین بالێ کەرم کە باوە سپاس ممنون برام ئەو بریکۆرێ وەزیری ڕۆژێ تەفسیحێکی NRT خارجی راتبه پێشمەرگە 700 بۆ 700,000 آیا راتبه پێشمەرگە بێت بۆ ڕادیۆی حەزبی 700,000 آیا ئەو باقی ئەومەی چ لێتێتن تێتا خوارن تێتا بەشارتن ئەمە بۆنی نەبە چ لێتێتن لێدێنە سەت لە بزینە تەفسیح دەم دەبێن 700,000 نظا زواجی و عیالی تخصیص کردیه نظا چه بینه دیتناتە ئەف معاشە هەیە بە سۆکۆ پێویست هەمی بوو پێشمەرگە نایتە خەرجکردن ئەن ئەساس بووێنینە تو وەکو پێشمەرگەیەک کاکەوان بالنظام هذا كانت تلفزيون التصريح هذا وراتبه تيتن براتبات الجاجة بالنشاطات الزودانة بس إذا تزاد شهر زودان صدى بالبابر أبونا ونظام شيء هذا نظام باقي يوم يتأخرين جشت نهاتيا حتى عندي شيء ما ظني قلت أبا مثلا شغلة جالس حصت زارة تدادن بله كايكابال بله كايكابال لآمدگی سرنجاتا گشت شوراش نهیلی هر لآمدگی کاک شوراش دم باش مرحبا كاكاوار زور سپاس چانی باشی زور سپاس کاک شوراش کرم که سبارة دامزرانده نه كاكاوار بله حکارم از فرمو بله کرم که او دامزراندنه دور آمدگی از خود طلبه آماده بازرگانی ما اول 5 ساله بله و حتی نکجی چعدانه آمد دامزراندن و دور آمدگی بس نوی دوی بازرگانی تادی سبب چنه تا دیف چنا وی پرسکریه جیم پیوندی دار تا فرم پرکر بو گلو تا الله پارتنه من 5 جارا ناحیه فرم تجربه بول قای مقامیه من او فرما دامزرانده تجربه بو بس حتی نکرد چاوی دیو با ندانه ام بسیار چید کن بیشتر هماهی نه تحصیبا تربیه نه تحصیبا اما آیا بس خود بجنمه بجاز نزانم برچیه بله کای شورش وکو درچوی که کوود بجای یا نه چندین جارم فرم پرکریه لدوره کو بگومن ای سالجی که چارچوبه بودجه ای سال دا 25,000 کسان دامزراندن بس یا انهاج یک پرساوی پالاویستی مایه زیاده باری پرکرنا وان همی فرم هم دیفچنا پرساخو لی نهاد که دامزراندن بله که بس یه دور آمدی باز زیاد بازرگانی تاتی ابخوا و 5 سالاجی از خرجی آماده بازرگانی من بو سبب چیه که شورا شکر پرسامیا دایی به گله بکرتی گلو سبب چیه بو آمدگی قضا کزور برفره بو بتنه دو کس ندام مزراندن نه والله از بینم گلک واسطیه و اجی به واسطه حالا وانه بله که شورش نهیلی لآمدگی بیدارین جی پیوندار گهداریا سرنجاتا کربه بله باوکی دهات لهولی روا شوباش بريس باشتر بو جنابت فرمو بالنسبة بيشمرقة بله او خرجة بيشمرقة تلفون دا قادر رادي بيشمرقي انوري عاج عثماني قصي كرديا لحصد بو هاشد كم ترنيا بريز انوري عاج عثماني لقار اويتي اواني تشينا سر او ليوان ويكي او ليواني تشيبوني استا بريز كاقا نور لقي يكي افتاو هاشتاينيا لقار باسواني ريسا او شقو مربندكان او خركت او خركت خو بخوشي خوي شو بيجا بيشمرقة و 21 شو دماري افشو دوام دكادي راد بمكمو كلي جانا الله يقل تلفزيوني او ابزانم نازم دورة كان بله انوري عاد سواني لقل او نوانيجي اواني يستارة بري راستا معاشان افصد لبو هرصد كم ترنيا اقصاكي تواوا بله باکی دا سپاس محمد الاشعری سلیمانی
بەڵێ کاگەکان کاتە باش هەموو کاتێکت کاگە ئەرکان بەنسبەدەم تەوەرەوەی لەناوتانەوە بەڵێ من بۆ خۆم کارمەندێکم لە نەخۆشخانەی دووکان قەزای دووکان بەڵێ کەوەکو پرزگە دەوام بەکەم لێت تا ئێستاش مەعاشم 280,000 بەڵێ هیچ گلەیەکشم لە حکومەت نییە و زۆر سەیرە زۆرم پێ سەیرە ئەو خەڵکانە کە لەسەر شاشە و قسە ئەکەن یەک پێشمەرگە یەک کارمەندە یەک کرێکارە یەک کەسێکە یعنی خەڵکە هەوی لە تێریەکە و قساناکە بەڕاستی ئەمی گلەی لە حکومەتەکە ئەو حکومەتەی ئەم ڕکە ئێمە هەمانە بڕواناکەم هیچ کەسێکە حکومەتەی هەبێرە بڕۆ سەیرکە بڕۆ هەش دایرێک سەیرەکەی هەمووی دیسارێ سارەکەی لە مۆدیلی سارەکەی لە 2003 و لە 2012 کەمتر نییە ئێستاگانش خەڵک سەیرەکەی لە تەلەڤیزیۆن سەیرەکەی قساکە وەڵام معاشەکەم کەمە وەڵام معاشم ئەوەنەیە وەڵام معاشی من ئەوەنەیە یعنی بەڕاستی زۆر عیبە بۆ کەسانە کاک محەممەد ببوورە کای محەممەد هەر کەسێک ئازادە سەرنجی خۆی چۆن دەربڕێ بێگومان حکوومەتی خەڵکە و ئەم حکوومەتە بە نونەراتی خەڵکەکە و مواسساتی گشتی هەیە هەموو ئەم خەڵکە بەدەیان هزار خەڵی تیاتە موازفن ئەتیادی ئەگەر خەڵکیش گلێ بکە ڕخنە بگرێ بە شتێکی ئاسایە و خەڵکیش ئازادە لەسەر چه ئاڕاستەیەکی ڕخناگرێ ئەن مەتحە بکە ئیتر سەرنجی خەڵکە باوکی بارزان ئەنکۆ بابێ بارزان لە زاخ و دگەلمەیە بەڵێ کەرەمکە باشتر تو باشە گەلێک سوپاس دەستخۆشیتەوە بەرنامە دەستم گەلێک سوپاس بابێ بارزان کەرەمکە ئەسوەک و پێشمەرگەک تاکەفتی و خانەشین بەڵێ پرسیارێک من هەیە سەروی پێشمەرگەیی ئێدیا و ڕاتبێ پێشمەرگە ئەوێ زێدە دیە یه خانشینه اوه تاکفتی ام تقاعتن الصفایی بدا اف تقاعت اما اوهش گلمه تقاعت بیا راتبی و آنوی زیده بیا اف زیاده سر ورگتن ام وکو تاکفتی خانشین الگل وانا تقاعت بینه اوه دو مانگار میدانه باقی اف راتبه منه ورگتن اوه زیادش منه گته سبب چی اوه زیادش منه گتی بو سبب چیه تبدیف چون بکر باوی بارزان تبدیف چون بکر بوی نوگرتی نویز تبدیف چونم قصه و صفایی کلی ما بودید بیجید مهیده ورگرین و چه راستی بو بچتنی هست نظارم بله باوی بارزان لزا خواهجی وکو پیشمرگه که گلهی هیه ویدارین جین پیوندیدار تایبل سرپرساوی هایداری بوچونیتی بن باوکی پناه لچمچمالوا ئێوارەتان باش باشتر کاکە منەمەوێت لەسەر تەوەرەکە لەسەر پێشمەرگە قسەتان لەگەڵا بکەم قسە ئەو برادەرانە هەمووی ڕاستە بەڵام کاگەنۆری حاج عوسمان بریکاری وەزارەتی پێشمەرگە و یاخود بەڕێز شێخ زەعفەر ڕەنگە ئاگایان لە قایمە و موچەی پێشمەرگە کە ئەو هەواڵە ساوەکەنەوە دەگوایە موچەی پێشمەرگە 700 یا 800 دینارە ئێمە بەرزترین موچەمان نەچۆتە 400 دینار بەڵام بەم پێوەرە تازەی کە ئەم مانگە موچیان لەسەر دابش کردووە 150,000 چۆتە سەر موچەکەمە عادایی چیتر ئێمەش کێشەکەشمان تەنیا پێشمەرگەی کێشەی موچە نییە ئێمە تا ئێستا هیچ پێشمەرگەیەک نەسلفەی عقار نەسلفەی زەواج ینی پەیوەندی پێوەنی و شمولی ناکات بە هیچ شێوەیەک دوای ئەوە نەسرەی ناو مەقڕ و بارەگاکان بەڕاستی زۆر کەمە ئەبێ کەچی بۆ ئەو ڕۆژێک کە ئەچی بۆ دەوام ئەبێ لەناو خۆتا پارە کۆکەیتەوە کە خواردنی پێ بکڕیت لە مەقڕەکانە بەڕاستی ئەوە ینی چێ بۆ ئێمە دوای ئەوە پێشکارێک شمێ بۆ بەرنامەکەتان ئەگەر ڕوخسەتم فەرموو ئەگەر بستێتەوە لەگەڵ بەرنامەکەیە باسی ینی بانکشتی ئەو بەرپرسانە بکەن کەەوە ئەو هەواڵانە بڵاوەکەنەوە با ئەو کاتە پێشمەرگەکانیش بەڕاستەخۆ ئازادانە ڕاوبۆژینی خۆیان دەرڕ بەڵێ سپاس باوکی پەنا لە چمچماڵەوە ئەڤین لە ئامێدیێ بەڵێ ئەڤین خان زۆر سپاس ئەڤین ئامێدیێ بەڵێ خوشحاڵم کەرەمکە تاک خوشکی من ناوێهاتی تەربیە ئامێدی بۆ دامەزراندن چوو دەچێت مقابلێکێک مدیر تەربیە بێشتێ ئەستودانم فەراسە مەدرسەکە وەک يعني حق كيف شهيدة حتى قلت ما اسكيت شهيدة قلت الشهيد البري ما مشين بو ما أبا يعني أخذتنا بيشتن توفى بو كيف شهيد أبا مدير تربية عامدي هو توفى بيشتن
أبلا عاقبتني مجال نداي باخذيتن كش نقول قلقي دي هنا أو خشت المنجطة دو متوسطة خاندية درستنا بس قلقي نفس الشهادة هنا بسيدة ونقول همان دم ما بزين عيالي الشهيد يعني وان يعني جيخو خاصة نقول بيتي هتو بيشتن مدير تربية بو بوچی و دیو چون آوی بابتی نکر؟ والله قلق وما قلت قلقت يعني تأذجت قلت من أبخو مجال هاي مو جهاز جدا نقول زور مجال هذه بس أنا ناس أنا بوتي يعني هتوف قلت خدهم تنا قشتن مجال زور يعني دي شون ديستر بس هتوف قلت باشي تشتي مزاني قلت على صاف مدير تربية نزلت يعني أو بيت هندم رو بخود طاين كتل خودا أبدا قلت هندك دي هند بخو كيك المعاملات باشي إذا عنواني هو بقورن نزانم شي نقول بس بوتي بيشتو كما فراسة المدرسة جو بله وین خان لباجار آمدگه گلی برپرس پرورده آمدگه هیا لوی چنده که پیوز گهداریا کسی نوی نکریه بله باوکی احمد لطق باوکی احمد هیوی لسی سایق ولی من هدي داوي لبنك بله کاک هدی كاكا بو مسألة بيج مرقا بله او باوكي دعات وسفيات ونازم باوكي شيب يعني بهر حال لا كان راسك انه قلنا وقت اخوتي دعات ديال دعاتك ايه باشا مثلا بيج مرقل اذا اخوها تا خانقين بيج مرقل ناقا تحوص هذا ناقا تشصت هذا او اللي واتازاني كتشكيل كراوه او انيش بيانصت او طريق قاطع بيانصت هو بيج مرقل اللي واتازانيش هیچ معاشکی پیشمرگه نگیشت و تا حوصت و شصت و هشت و جعل الرباية يعني بحقت هیچ کس وين ابو قليب كان طبعا جاء الجناب بريكاري وزارة قال قائمي راتبه قائمي معاشه جاء هذا اشتغلنية يعني خدا بسيارة اقل راسه خوبه باشتر بولا بولا كتير ما لو كده لان حوصت الزارة بولا قاعدة دايما بله كاك هدي حلم كده يقولون كذنوب ده مشان كبر هذا ويستي راسي كاتو ولا الله كاك نور ما بس يبي مرقي خاين خين وفوجة تازكانة اللي وتازكانة أول شيء بيان ستزار ما إيش نريش نتحصل تزار يعني براسي يعني راسه خبرا بيش مرقي قايسة يكاكاني باسي كجهاز لجيش تازكا شوارته حتى عزارة زيادة النية بله كاك هدي لسي سايقوا سپاس پیون دکت بله تماشاوان نجا توری رو بگومن توری که فکری بو گلیک پیوندی هاتن لدورین جدا این کردستانه و پرانی آنجی پیشمرگه بون پیشمرگه و هر جار گلیاوی که دیگرن کو موچوان گلیکه ما و کو او لدوانه کو بریکار وزارت پیشمرگه دا خویا کرن و کو پیشمرگه خود بیجن معاشیان لوی استیدانی نبر کو گلیک امتره و جبلی التزامات دوان بله تماشاوان نجا به وی که جزگش ما داویه توری ایروی برنامه مایک خالی که حسابی افکار مشان عادل به توری که گرمتر د خدمت ها بگه هر شاد و بختار بن شو شاد